ئەزیزان وەکۆزانین لە سەدا گرفتە خێزانەکان لە زیاد بوونان ئەمە شوای کردووە کە هەمیشە هۆشداری بدرێت لەوەی کە پێویستەکە ئێمە خۆشەویستی و تەبایی بخێنەوە ناو خێزانەکان و خێزانەکان لەناو یەکدا بتوان پشت بە یەکتر بستن و بتوان بەسەر کێشەکانیان ئازاد بن. جا بگومان چارەسەرکردنی کێشەکانیش بخۆی مجۆرێکە لە هونەر و پێویستی بە هۆشیاریت ناو تاکەکانی خێزان هەیە. بزانین ئەگەر کێشەیەک ڕوویە چۆن بتوانین چارەسەری بکەین و گرنگترین ئەو ڕێنماییانە چین کە پێویستە خێزانەکان دوو هاوسەر و ئەندامەکانی ترین ناو خێزانەکە جێبەجێ بکەن بۆی کە دوور بن لەو کێش و گرفتانەی کە ڕوو ئەدا لە خێزاندا. باسییان بابەتە دەکەین بە میوانداری بەڕێز محەممەد ساڵح پیندۆرۆی نووسەر و ڕێنماییکاری خێزانی کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. مامۆستا سڵای خوارد لێ بم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵبان. بۆ پرسیارە دەست پێ بکەم تا چەندێک خێزان کۆڵەکەیەکی گرنگە و پێویستە ئێمە پارێزگاری لێ بکەین پێش ئەوەی کە تووشی هیچ گرفتێ بێتەوە ئێمە بتوانین ئەم کۆڵەکەی و ئەم پای خێزان گرنگی پێ بدەین. سڵاوی خۆی گەورەتان لێبێ، زۆر سوپاس بوو ئەم دەرفەتە و بوو کەناڵەکەتان و بوو ستافەکەتان. هەلبەت خێزان ئەگەر ئێمە سەیری قورئانی پیرۆز بکەین گرنگیەکی زۆری بە خێزان و بە ئەندامانی خێزان داوە. تەنانەت زانایان باس لەوە دەکەن کە زیاتر لە 100 ئەحکام لەسەر مافوارکەکانی خێزان، مافوارکەکانی دایک و باوک و منداڵ بەرامبەر دایک و باوک، دایک و باوک بەرامبەر منداڵ، خێزان هاوسەر بەرامبەر یەکتری، هەروەها مەسەلەی میرات، مەسەلەی هەم بەخێوکردنی منداڵ، مەسەلەی دابەشکردنی میرات و نەفەقە و هەموو ئەم شتانە. ئەمە بەلگە لەسەر ئەوە کە خێزان پێگەیەکی زۆر گەورەی هەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا. بۆیە گرنگە کە ئێمە بە چاوێکی بەرز و بە چاوێکی ڕێز سەیری پێگەی خێزان بکەین و بتوانین ئەم پێگەیە بپارێزین، چونکە خێزان بناغەی دروستکردنی کۆمەلگایە. ئەگەر بمانەوێت کۆمەلگایەکی پتە و کۆمەلگایەکی یەکگرتو و کۆمەلگایەکی پێشکەوتو دروستکەین، پێویستە ئێمە کار لەسەر خێزان بکەین و خێزانیش لە چێ دروست دەبێ؟ سەرەتا لە دوو کەسەوە دروست دەبێت کە دوو هاوسەرن بڕیاری هاوسەرگیری دەکەن و ئەم بڕیارە پێویستە لەسەر بناغەیەکی ڕاست و دروست بێ، لەسەر بناغەی ڕێز و خوشەویستی بێ و هەروەها لەسەر بناغەی لێک تێگەیشتن بێ. ئەم بڕیارە بدرێ بۆ ئەوەی بتوانن خێزانێکی بەختەوەر و خێزانێکی سەرکەوتوو بەرهەم بێنن. مامۆستا چی وا دەکات کە خێزانەکان لە کاتی بوونی کێشەدا کێشەکە بە ئاسانی وەربگرن و چارەسەرێکی ئاسانی بۆ بدۆزنەوە؟ بەڵێ پێم خۆش بوو ئاماژە بەم کتێبە بکەم. بەندە لە ماوەی ڕابردوو ئەم کتێبەم چاپ کردووە بە ناوی قەیرانی تەلاق لە هەرێمی کوردستان کە باس لە هەموو ئەو کێشانە دەکاتن کە لە ناو خێزاندا هەیە، بەداخەوە کە بەشێک لەو کێشانە کە چارەسەر نابێ و دەگاتە حاڵەتی قەیران و دواتر دەگاتە حاڵەتی جیابوونەوە کە ئەمە ڕاستی شتێکی نەخوازراوە. بەڵام لێرە مەبەسم ئەوەیە کە بڵێم لە حالی حازردا کۆمەڵێک کێشە ڕوبەڕووی خێزانەکانمان بووتەوە، بەشێکیان کێشەی ئابوورین، بەشێکیان کێشەی لێک تێنەگەیشتنە، بەشێکیان پەیوەندیان بە خراپ بەکارهێنانی ئامێرە زیرەکەکانەوە هەیە. بۆیە ڕاستی ئێمە ئەگەر بمانەوێ ئەم کێشانە چارەسەر بکەین، بەڕای من ئێمە پێویستە ئەمە بیکەین بە دوو بەشەوە. بەشی یەکەم ئەو کچ و کوڕانەی پێشەوەی بچنە ناو ژیانی هاوسەرگیریەوە پێویستە چی بکەن و ئەوانەی کە ژیانی هاوسەرگیریان پێکێناوە پێویستە چی بکەن بۆ ئەوەی لە کێشەکان دوور بن، یاخود ئەگەر کێشیان کەوتە بینێ بتوانن کێشەکانیان چارەسەر بکەن. چونکە با ئێمە واقعی بین ڕەنگە لە هەموو ماڵێکدا کێشە هەبێ، بەڵام پێویستە ئێمە بتوانین سنوورێک بوو کێشەکاندا بنین و هەروەها بتوانین ئەو کێشانە تێپەڕێنین، بتوانین گفتوگۆ بکەین، بتوانین لەگەر یەکدا بنیشین، بتوانین ینی
چارەسەر بوو کێشەکان بدوزینەوە گرنگ ئەوەیە دەنا تەنانەت ینی لەناو مالی پێغمبەریش درودی خوای لەسەر بێ کێشە هەبووە یعنی با ئێمە واقعی بین بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە بتوانین ئەو کێشانەی کە بە ڕوبەڕوومان دەمنەوە بتوانین چارەسەریان بکەین ئەو جاگە دەرفەت هەبێ پێم خۆش ئاماژە بەوە بکەم ئەوانەی کە مەسەرەن ئەو کچ و کۆڕانەی پێشەوەی بسن ناو ژیانی هاوسەریەوە ئاماژە بە بەو خاڵە گرنگانە بکەم کە پێویستە ینی لە بەرچاو بگرن و ئەو بنەمانە ڕەچاو بکەن و دواتر بێنە سەر ئەو خاڵانش کە دوای پرۆسی هاوسەرگیری پێویستە چ بکرێتن کاتە مامۆستا بۆ ئەوەی کە هاوسەرگیریەک لەسەر بنەمایەکی دروست بێ پێویستە ئەو دوو کەسە کەچنە ناو ئەم ژیانە تازەوە چی لە بەرچاو بگرن بۆی کە خێزانێکی تەندروست پێک بێنن هەلبەت ئەو کچ و کۆڕانەی کە بڕیاری هاوسەرگیری دەدەن هەندێک بنەمە هەیە پێویستە ڕەچاوی بکەن بەڕاستی بۆ ئەوەی کە دوای ئەوەی کە ژیانی هاوسەرگیری پێی دەهێنن کەمتر ڕۆبەڕووی کێشە بمنەوە یاخود ئەگەر خوانە خواستە کێشەیەکیش ڕوویدا بتوانن چارەسەری بکەن یەکێک لەو خاڵانە کە زۆر گرنگە یەکتر ناسین و لێک تێگەیشتنە یعنی پێشەوەی کە بسنە ناو پرۆسی هاوسەرگیریەوە ینی یەکتری بناسن بزانن لە ڕووی هزریەوە لە ڕووی تێگەیشتنەوە لە ڕووی دەرونیەوە ئایا ئەوانە دەتوانن پێکەوە هەڵبکەن دەتوانن پێکەوە بگونجێن یاخودنا یعنی هەروە ئەم بڕیارێکی هاکەزایی نەبێ هەروەها بڕیارێکی خێرا نەبێ بەلکو دوای ئەوەی کە بە دوواداچوون و لێکولنەوە ئەو شتانە ئەوجا ئەو بڕیارە بدێتن بڕیاری دووەم پێویستە لەسەر بنەمای دین و ئەخلاق بێ ینی ئەو کەسە چ کوڕە یان کچە ینی کەسێکی دیندار بێ و کەسێکی ڕەوشبەرز بێ بۆ ئەوەی کە ئەگەر خوانە خواستە کێشەیەکیش ڕۆیدا لە سنووری شەرع و یاسا بتوانن ئەو کێشە چارەسەر بکەن بنەمایکی دیکە کە زۆر گرنگە بنەمای ڕێز و خوشەویستیە کە پێویستە ئەو زەواجەی کە دەکرێت لەسەر ڕێز و خوشەویستی بکرێ ینی ڕێز لە یەکترگرتن و یەکتری خوشویستن چونکە ژیانێک بەردەوام نابێ ئەگەر یەکتریان خۆش نەوێ بۆ هەروە ئەگەر ڕێز لە یەکتری نەگرن ناتوانن ئەو ژیانەی بەردەوام بکەن خاڵێکی دیکە هەلگرتنی بەرپرسیارەتیە طبعاً هەم کچ و هەم کوڕیش پێشەوە بچنە ناو پرۆسی هاوسەرگیریەوە ڕەنگە وەکو پێویست هەست بە بەرپرسیارەتی نەکەن بوو چونکە بەرپرسیارەتیان کەمترە بەڵام کە چوونە ناو پرۆسی هاوسەرگیریەوە بەرپرسیارەتیان زۆرتر دەبێ و هەروە ئەگەر مناڵیان خستەوە دیسان بەرپرسیارەتی مناڵەکانی دێتە سەر و کەسوکاریان و خزم و کەسیان دێتە سەر ئەمە هەمووی پێویستی بەوەیە کە ئەوان بتوانن ئەو بەرپرسیارەتیە لە ئەستوو بگرن و هەروە هەست بە بەرپرسیارەتی بکەن بەرامبەر بە یەکتری و بە کەسوکاری یەکتری خاڵێکی دیکە تا بکرێتن لە ڕووی هزریەوە و هەروەها لە ڕووی ئاستی ڕۆشنبیریەوە لە یەکتری نزیک بن چونکە بۆ ئەوەی باشتر لە زمانی یەکتر تێبگەن بۆ ئەوەی باشتر بتوانێت تەفاهەمی حالی یەکتری بکەن خاڵێکی دیکە کە خاڵێکی زۆر گرنگە بەداخەوە ئەوانەی کە لێک جابوونێتەوە یەکێک لە هۆکارە هەرە سەرەکیەکانی مەسلەی تەمەم بووە یعنی تا بکرێ ئەو کچ و کۆڕانەی کە دەچنە ناو پرۆسی هاوسەرگیریەوە لە ڕووی تەمەنەوە لێک نزیک بن نەک تەمەنیان لە ینی جیاوازیەکی زۆر لە نێوان تەمەنیاندا هەبێ تا لە یەکتری نزیک بن لە ڕووی تەمەنەوە ینی یەکێکە لە هۆکارەکانی سەرکەوتنی ئەو پرۆسەیە و هەروە خاڵێکی دیکە پێویستە ئەم پرۆسە کە ئەنجام دەدرێ بە ڕەزامەندی هەردوو لابێ نەک بە زوڕام لێبێ کە بەداخەوە زۆرجا لە کۆمەلگای کوردی داوا بووە ینی حالەت هەبووە مەسەلەن بۆ نمونە بوو پێکهێنانەوەی دوو خێزان بۆ ئاشکردنەوەی دوو خێزان کچی قوربانی بووە یعنی بۆ ئەوەی کە ئەم کێشە ببڕێتەوە یان کێشەی خوێنداری و ئەو شتانە بووە پێویستە ئەمە لەسەر بناغەی ڕەزامەندی هەردوو لاو و دوور لە زوڕەم لێبێ و هەروەها پاراستنی مافەکانی یەکتر و هەروەها پێویستە هەردووچیان هەم کوڕەکە و هەم کچەکە ینی داخلی دەورەیەک بکرێن و خۆڵێک ببینن بۆ ئەوەی ینی ئەرک و مافەکانی یەکتری بزانن چونکە هەم کوڕ و هەم کچ مافیان هەیە و ئەرکیشیان لەسرە ئەگەر ئەم کچ و کوڕە
ینی کەسانی ڕوشنبیر نەبن نەزانن مافیان چییە و ئەرکیان چییە ڕەنگە لە ژیانی هاوسەرگیریدا ڕوبەڕووی کومەڵێک کێشە ببنەوە و هەروەها تووشی کێشەی گەورە ببن ئەمە بەنسبەت ئەو کچ و کۆرانەی کە هێشتا نەچوونەتە ناو ژیانی هاوسەریەوە بەڵام ئەوانەی کە چوونەتە ناو ژیانی هاوسەریەوە ئەگەر دەرفەتە و پێم خۆش ئاماژە بە هەندێک خالی سەرەکی بکەم کە پێویستە لە نێوانیاندا هەبێتن. زۆر باشە مامۆستا کاتێک کە دوو کچ و کوڕ دەچنە ناو ژیانی هاوسەرگیری و پێویستە چۆن تەعامل لەگەڵ کێشەکاندا بکەن و چۆن هەڵسوکەوت بکەن و ئایا پێویستە گوێگرێکی باشم پێش ئەوەی کە قسەکەربنی یاخود پێویستە هەر لە کاتی کێشەکاندا دەمەقاڵی ڕووبدات. بەڵێ خۆی پێویستە ئێمە واقعی بین ینی ژیان بەشێکی ژیان ڕەنگە ینی هەندێک گیر و گرفت بۆ ئێمە بێنە پێش هەموو هاوسەرێک هەموو خێزانێک ڕەنگە کێشەی هەبێ بەڵام ئەوەی کە گرنگە پێشتریش کە باسم کرد ئێمە بتوانین ڕوبەڕووی کێشەکان ببینەوە بتوانین پێکەوە ئەو کێشانە تێپەڕێنین و هەروها دەرچەیەک ببینینەوە و چارەسەرێک بدوزینەوە بوو کێشەکان چونکە هیچ کێشەیەک نییە کە چارەسەر نەکرێ بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە بتوانین ئەو کێشەیە بەوردی کێشەکەی ینی پەنجە لەسەر کێشەکە دابنین ئەو جا بین کار لەسەر ئەوە بکەین چۆن کێشەکەی چارەسەر بکەین تا بکرێتن ئەگەر هاوسەرەکان پێکەوە دابنیشن و ئەو کێشەیە گەنگەشە بکەن و مناقشە بکەن و بتوانن ئەو کێشە چارەسەر بکەن بە خۆیان ئەوە زۆر باشە بەڵام ئەگەر هاتوو ینی لە توانای ئەواندا نەبوو یاخود کێشەکە زیاتر تەشەنەی کرد باشتر وایە ینی سوود لە ئەو کەسانە وەربگرن کە کەسانی ڕاوێژکارن لە ناو خێزان و هەروەها کەسانی دڵسوزن بوو ئەوان بتوانن ینی ئەوانیش بێنە ناو ئەو کێشەیەوە و بتوانن قسەی خێری تێدا بکەن بۆ ئەوەی ئەم کێشەیە چارەسەر بکرێتن بەڵام بۆ ئەوەی کە یعنی کەمتر کێشە ڕوو بدات بۆ ئەوەی کە مەسەن بوو نمونە دەمەقاڵەیەک لێکتەنێگەیشتنێک نەگاتە دەرەجەی کێشە و خوانە خواستە ببێتە قەیران و هەروە ببێتە حاڵەتێک کە جۆرێک لە دابڕان یا خود لێک جیابوونەوە ڕوو بداتن باشتر وایە هەندێک خاڵ هەیە پێم خۆشە ئاماژە بە هەندێک خالی زۆر گرنگ بکەم ئەگەر دەرفەتم پێ بدەن یەکێک لەو خاڵانە ئەگەر ئەو دوو هاوسەرە ئامانج و پلانیان هەبێ و ئامانجەکانیان دیاری بکەن و پلانیان بۆ دابنێن و ئەوەی کە ینی چونکە ژیان بەبێ ئامانج بەبێ پلان بەڕاستی جۆرێک دەبێتە ژیانێکی هەڕەمەکی و دەبێتە ژیانێکی ینی جۆرێک لە فەوزای لێ دروست دەبێ بەڵام ئەگەر ئێمە بەپێی بەرنامەیەک بەپێی پلانێک ژیانی خۆمان بەڕێوە بین دەتوانین ینی کێشەکانیش ئەگەر بێنە پێش تێپەڕێنین و هەروەها خاڵێکی دیکە کە زۆر گرنگە ئەوەی کە لە قورئانی پیرۆزی هاتووە وەکو دەرمانێک کە باس لە مەوەدە و ڕەحمە دەکاتن هەلبەت مەوەدە زیاتر خۆشەویستیە ینی ئێمە ینی خۆشەویستیمان بۆ یەکتری هەبێ ئەگەر هاتوو ئێمە کێشەیەکشمان کەوتە بین بەڵام پێویستە ئەم خۆشەویستیە وا بکاتن کە بتوانین ئەم کێشە تێپەڕێنین ئەو خاڵی دووەم کە باسی مەوەدە و ڕەحمە دەکا ڕەحمەش واتە دلوڤانی بە یەکتری بردن ئەمە لە حالەتی ڕوودانی کێشەدایە ئەگەر هاتوو خوانە خواستە کێشەیەکیش ڕوویدا ئێمە بەرامبەر یەکتری ینی دلوڤان بین و میهرەبان بین و بتوانین لێوردە بین چاپۆشی لە یەکتری بکەین لە هەلەکانی یەکتری بکەین و بتوانین ئەو کێشانە تێپەڕێنین خاڵێکی دیکە کە زۆر گرنگە یەکێک لەو حاڵەتانەی کە من لە کتێبەکەشدا زۆر ئاماژەم پێداوە و هەروەها لێکۆڵینەوەم کردووە ئەوەی کە تەداخڵاتی خارجیە لە ژیانی هاوسەراندا ئەوجا دایکە باوکە خوشکە برایە کە سوکارە بەشێک لەوانە ینی بەداخەوە تەداخڵاتی ژیانی هاوسەران دەکەن بە تایبەتی گەنجەکان و هەروەها جۆرێک لە کێشە لە نێوانیاندا ڕوودەدا بۆیە باشتر وایە ینی سنوورێک بۆ ئەم تەداخڵاتانە دابنرێ و هەروە ڕێگە نەدرێ کە کەسانی دەرەوەی ژیانی ئەوان بێنە ناو ژیانی ئەوان و ژیانی ئەوان وێران بکەن بۆ ئەوەی کە دوور بن لە بەڵاو کێشە خاڵێکی دیکە کە یەکێکە لە هۆکارەکانی دروستبوونی کێشە لە ناو خێزان بوو بە تایبەتی بوو ئەم سەردەمە خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکانە و هەروەها دوورکەوتنەوەیە لە یەکتری
ینی مەبەسم لێرە لە ڕووی ڕۆحیەوە ینی زۆر جار ینی بەهۆی ئەم تووڕە کومەڵاتیەکانەوە دەتوانین بڵین ینی خێزان ئێستا جۆرێک لە پەیوەندەکانن جۆرێک لە سادبوونەوە لە ناو خێزاندا ڕوویداوە بویە باشترە کە ئەم ژن و مێردە یاخود ئەم هاوسەرانە ڕۆژانە ینی کاتێکی دیاریکراویان هەبێتن بۆ ئەوەی پێکەوە دابنیشن و هەروەها پێکەوە گفتوگۆ بکەن و هەروەها کاتی سەردان و کاتی چوونە دەرەوە و کاتی گەشت و ئەو شتانیان ڕێک بخەن بەپێی ئەو پلانێک بۆ خۆیان دایان ناوە بۆ ئەوەی کە تووشی کێشە و گیر و گرفت نەبن. بڵێ مامۆستا بۆچی دەوترێت هەتا بێت ڕۆژی جیابوونەوە زیاترە لەو کتێبەی کە بەڕێستان ئاماژەتان پێدا هیچ ئامارێکی تایە کە باس لە ڕۆژی جیابوونەوە بکات؟ بەڵێ بەپێی ئەو ئامارانەی کە لە ئەنجومەنی دادوەری دەرچووە و لە کتێبەکەش ئاماژەی پێکراوە ئاماری 10 ساڵی لە ساڵی 2013 تا 2023 ئەم ئامارە لە کتێبەکەدا هەیە و هەروەها ئاماری 2014 تا 2024 کە دەکاتە 10 ساڵ بەداخەوە ڕێژەی تەلاق بە حەدێک زۆر بووە کە ڕاستی ئینسان تووشی جوورێک لە ینی شۆکبوون دەکاتن بەپێی ئاماری ئەنجومەنی دادوەری کە ئامارێکی ڕسمیە و لە هەرێمی کوردستان دەرچووە لە ماوەی ئەو 10 ساڵەدا لە ساڵی 2014 بۆ 2024 ئێمە 108,000 حاڵەتی تەلاقمان لە هەرێمی کوردستان هەبووە کە بەڕاستی ئەمە ئامارێکی بێحەد شوکهێنەرە بێحەد زۆرە بۆ کومەلگایەکی چی وەکو کومەلگای کوردی چونکە لەبیر نەکەین تا ئێستاش ینی هەندێک بەها و هەندێک قیەمی زۆر جوان لە ناو کومەلگای ئێمە داماوە و کومەلگای ئێمە ئەگەر بەراوردێک لە نێوان کومەلگای ئێمە و کومەلگا ڕۆژاواکاندا بکەین جیاوازێکی زۆر دەبینین بۆیە بەڕاستی ئێمە پێویستە ینی هەموو کەسێک دایکان و باوکان هاوسەران مامۆستایان توێژەرانی کومەڵایەتی توێژەرانی دەرونی تەنانەت لا نەبەرپرسەکان پێویستە ینی کار لەسەر ئەمە بکەن هوکارەکانی ئەم زیادبوونەی تەلاق بدوزنەوە و هەروەها کار لەسەر چارەسەرکردنی ئەو کێشانە بکەن کە خوا نەخواسە دەبێتە هۆی جیابوونەوە چونکە ئێمە لەبیر نەکەین کاتێک کە دوو کەس یان دوو هاوسەر جیادەمنەوە ئەمە بەس کێشەی دوو کەس نییە بەلکو هەلوەشانەوەی خێزانێکە بەلکو دەتوانم بڵێم بێناسکەوتنی منداڵەکانە بێناسکەوتنی ئافرەتێکە سەر لە شێوانی پیاوێکە هەموو ئەمانە ینی کۆمەڵێک کێشەی تری لێ دەکەوێتەوە بۆیە ئێمە پێویستە کار لەسەر ئەمە بکەین بۆ ئەوەی ئەم ڕێژەیە کەمیکەینەوە ئێمە ناتوانین ئەم کێشەیە بڕ بکەین بەڵام دەتوانین کەمیکەینەوە لە ڕێی چارەسەرکردنی ئەو هوکارانەی کە بوونەتە هۆی جیابوونەوەی هاوسەران. مامۆستا محەممەد تا چەنە گرنگە دوای هەرکێشەیەک و ئاشبوونەوەیەک لە نێوان خێزانەکاندا پەیوەندەکان زیاتر بەهێز بکرێتەوە چی بکرێت بۆ ئەوی پەیوەندی خێزانەکان دوای هەرکێشەیەک زیاتر بەهێز بکرێت؟ وڵا ئەوەی لە هەمووی گرنگترە ینی هەروەکم کرد بەهای لێبوردەیە ئەوەی کە تێپەڕی ئێمە جارێکی دیکە باسی لێ نەکەینەوە ئەو کێشەیە کە لە بین هاوسەراندا ڕووی داوە دوای ئەوەی کە ئاشتەوایی دەکرێت و هەروەها لاپەڕەیەکی نوێ بکەنەوە و هەروەها ڕێز لە یەکتری بگرن و نەهێڵن کێشەکان گەورە ببن یاخود کەلەکە ببن زۆر جار ڕەنگە دەمەقاڵەیەک ڕەنگە لێکتێنەگەیشتنێک ببێتە هۆی سەرهەدانی کێشەی بوو چونکە هوکارەکەی ئەوە بووە ئەم دەمەقاڵایە ینی بە شێوازێک بووە کە یەکتر بریندارکردن هەبووە هەستی یەکتر بریندارکردن هەبووە بەڵام ئەگەر بە زمانێکی نەرم بە زمانێکی ینی سەردەمیانە گفتوگۆ بکرێ لە تێگەیشتن هەبێ پێکەوە دابنیشن هیچ کێشەیەک نییە کە چارەسەر نەبێ تەنانەت کێشەگەر گەورەش بێ لە ڕێی گفتوگۆەوە لە ڕێی دانوستاندنەوە دەتوانن ئەم کێشە چارەسەرکەن بەڵام بە مەرجێک ینی ئەم دوو هاوسەرە لەگەر یەکتری ڕازگو بن و هەروەها ڕێز لە یەکتری بگرن ڕێز لە ینی پێگەی ئەم خێزانە بگرن دەتوانن بەسەر ئەم کێشانە دازاڵ ببن و کێشەکانی خۆیان چارەسەر بکەن.
مامۆستا هەمیشە باس لە دەستی سێمەکرێت جاکرێ و دەستی سێمە دەوروبەری خێزانەکە بن یان ئەو تا ئێستا سۆشیال میدیاش بۆتە هۆکارێکی دەرەکی و کە کار لەسەر خێزانەکانەکەتان زۆر جار خیانەتی زەوجی بابەتی زۆر گەورەی هێنێتە ناو کێشە خێزانیەکانەوە چۆن لەم سەردەمەدا خۆمان لەگەڵ ئەو لەو گرفتانە بە دوور بگرین و ڕەچاوی ئەو گۆڕانکاریانە بکەین و هەوڵ بین خێزانەکانمان پارێزین لەو دەستە دەرەکیانەی کە ڕەنگە کاریگەری بخەنە سەر خێزان. ئەگەر دەرفەتم پێ بدەن لە کتێبەکەدا کە باسی لەو ئامارە کراوە ئامارەی ئەو 10 ساڵەی ڕێژەی تەلاق هۆکارەکانیش دەستنیشان کراون بۆ ئەوەی کە بابەتەکە جوانتر ڕوون بکرێتەوە بۆ بینەرانیش پێم خوشە بە خێرایی ئاماژە پێ بکەم کە هۆکارەکان دیاری کراینە و ڕێژەکەش دیاری کراوە بۆ نمونە نەگونجانی هاوسەران لێک تێنەگەیشتنی هاوسەران لە 125 حاڵەتی ئەو حاڵەتەنە کە لێک جابوونەتەوە لە 125 هۆکارەکەی ئەوە بووە ینی نەگونجان بووە پێکەوە لێک تێنەگەیشتن بووە و هەروە جیاوازی تەمەەن لە 114 بووە و هەروە خیانەی زەوجی لە 113 بووە نەبوونی مالی جیا ینی ئەو هاوسەرانەی کە لەگەر کەس و کاریان دەژین یەکێک لە هۆکارەکان ئەومە بووە کە ینی خوانەخواستە ینی کێشە بکەوێتە نێوانیان و کێشە دروست بێ و دواتر بگاتە حاڵەتی لێک جابوونەوە و هەروەها مەسلەی ئابووریە مەسلەی کومەڵاتیە هەموو ئەمانە لە کتێبەکەشدا باسکراینە ئەمانە ڕاستی پێویستە هەروەک باسم کرد ئێمە پێویستە سوود لە ئەو بەهاو قیامانە وەربگرین کە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا هەیە چونکە هەروەک باسم کرد ئیسلام گرنجێکی زۆر گەورەی بە خێزان و پێگەی خێزان داوە ئێمە هەر کاتێک ئەگەر پابەندی ئەم ئەحکامانە بین کە لە قورآانی پیرۆز هاتووە لە فەرمودەکانی پێغەمبەر هاتووە دووردوخوای لەسەر بێ دەتوانین بەشێکی زۆری کێشەکانمان چارەسەر بکەین بەڵام ئەوەی کە لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئێمە لەگەر یەکتری ڕازگو بین و هەروە لەگەر یەکتر صادق بین و هەروە ینی سوز و خۆشەویستی و ڕێزگرتن لە نێوانماندا هەبێ بۆ ئەوەی بتوانین ژیانێکی بەختەوار بۆ خۆمان و منداڵەکان و نەوەکانمان دابین بکەین. بەڵێ دەستخۆش لە کۆتاییدا سپاس دەکەین و دەستخۆش بێت سپاس بۆ بەڕێز محەممەد ساڵح بەندرۆیی کە نووسەر و ڕێنماییکاری خێزانی و لە ستۆدیۆکەرمان لە هەولێرە و لەگەڵمانە دەسپاس دەکەین مامۆستا.